سڵاتان لەبێت خۆشەویستان بە هیوام هەمووتان تەندروست باش و لەش ساق بن. لە ماڵەکانی خۆماندا دەمێنینەوە سەرجەم ڕێنمایەکانیش بێدوودڵی جێبەجێ دەکەین. هیوادارم لە ماڵەکانی خۆتاندا کاتێکی زۆر ئاسوودە بەسەر بەرن. ئیمشەویش ئێمە لەگەڵتانین بۆ گەیاندنی پەیامی سەرجەم کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن. سەرەتاش وەکەمیشە چەند ڤیدیۆیەک دەبینین و لە منداڵێکی بچووکەوە دەست پێ دەکەین. لەگەڵم بن. Pwysyn sopon. Renti. And then we show, and then we have the water. بعمتي ما ينجايوا ولا خوشنكم منش المعلومة. بەڵێ خۆشەویستانەوەی بینیتان منداڵێکی بچکۆلەی نازدار بوو کە ئەیش بە هەمان شێوە پەیامی هەبوو داوا دەکات کە هاوڵاتیان دەرنەچن. دەچینە چەند ڤیدیۆیەکی تر و سەرەتاش لە کۆمەڵێک کەسەوە دەست پێ دەکەین کە عەرەبن و پەیامیان هەیە بۆ ئێوەی خۆشەویست و داوا دەکەن لە ماڵەکانی خۆتاندا بمێنەوە بەهێکەوە بینەر دەبین. من أجل سلامتك، من أجل سلامتنا، من أجل سلامة أولادنا ابقوا بالبيت. لضمان سلامتك وسلامة عائلتك والمجتمع خليك بالبيت. من أجل سلامتك وسلامة الجميع ابقى بالبيت. حتى نحمي أطفالنا وأهلنا وعوائلنا وأحبابنا من هذا المرض وهذا الفيروس نبقى بالبيت حتى نحد من انتشار هذه العدوى. تكاين مالا كانتان مين درو ببرستي خوتان خوشويستان stay at home. من أجل سلامتك سلامة أطفالك سلامة عائلتك ابقى بالبيت. خوشكو براو عزيزة كانوا رفيقو برادرو بيز أحمد لمالو بمينا ومانا وتان لمالو عن فيروس زوزور كما كاتوا ونجاة معنا بيلي بيز أحمد يقرجا مان هي بوتان بيز أحمد لمالو بمينا زوزور سباس. ابقوا بالبيت لسلامتكم وسلامة عائلتكم وأهلكم. مرحبا، السلام عليكم. بدون ما حد يتحداني قررت أصور الفيديو وأقول لكم خليكم بالبيت. سڵاتان لێ بە هاوڕێیانی خۆشەویستم لەمە لە ڤایرۆسی کۆڕۆنا هەنێشتان پێشکەشتم. یەکەم شت دەستان پیشۆن جوان و کاتێک کە تۆ ئەچی بۆ گەشتکردن ئەم ڕێنمانە جێبەجێکە بەکارهێنانی 2 ماسک لە کاتی گەشتکردندا. بەڵێ اینجا دەستان جوان پشن کاتێکە وەمەچن وەکو وەزیری تەندروستی عێراق و وەزیری تەندروستی ئێران بکەن تەوقەکردن مەکەن. مەچن بچن ئێرەی پێپسرن و ئێرەی پێپسن و ئێرەی پێپسن و اینجا دەمتانی پێپسرن و اینجا کونەلووت و چاو و نازان چی. ئەوانە مەکەن چونکە ئەوە پیسە پیس. بەڵێ خۆشەویستانەوەی بینیتان کۆمەڵێک ڕێنمایی کەسانی خۆشەویست بوو بۆ تۆی هاوڵاتی کە بە هەمان شێوە ئەو ڤیدیۆی پێشەستا کە بینیمانەوە منداڵە داوا دەکات کە باوکو خاوینی ڕابگرین ئەو کلینەکسەی کە بەکاری دێنی شوێنێکی دەموچاوت پێسڕی شوێنێکی تری پێنەسڕی. کۆمەڵێ ڤیدیۆی تریشمان ئامادەیە کە کۆمەڵێک هونەرمەندی خۆشەویست بۆ ئێمەیان ئامادە کردووە بۆیان نردوین لە ڕێگەی شاشەی گەلی کوردستانەوە ئێمەش بڵاوی دەکەینەوە تۆی هاوڵاتیش دەتوانێت بینەری بیت و پەیامەکانیان ببینی. فەرموون. بۆ پاراستنی ژیانی خۆم و خانەوادەکەم و هاونیشتمانیان و تەواوی وڵاتەکەم لە ڤایرۆسی کۆڕۆنا لە ماڵەوە دەمێنمەوە. ئەمە یەکێکە لە باشترین و ئاسانترین ڕێکارەکان بۆ خۆپاراستن لەم ڤایرۆسە و ئەمەش ئەرکێکی زۆر پرسنێ لەسەر شانمان بۆیە بە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین. من وەکو گۆدانی بێژێک کە تازە دەستم داوەتە بواری هونەری موزیک و گۆرانی و هەروەها فێربوونی ئامێری عود دەمەوێت سوود لەم دەرفەتە وەربگرم و ڕۆژانە شەوانە بەپێی توانام
کاتێکی تایبەت بۆ ڕاهێنانی دەنگ و ئامێریەخود تەرخان بکەم. ئێوە شەریەکە و لە شوێنی هەرێکە و بەپێی توانای خۆی دەتوانێت سوود لەم دەرفەتە وەربگرێت. هەرێکەمان و هەرێکە بەپێی ئارەزوو بواری خۆی دەتوانێت سوود لەم دەرفەتە وەربگرێت. هەر بەم بۆنێشەوە کۆپلەیەک گۆرانیتان پێشکەشەکەم. ستاندوتە هەموو گیانی من بسووتێنێ ئاهۆڵای من ستاندوتە هەموو گیانی من بسووتێنێ ئاهۆڵای من هەتاکەی من بکێشم دووریت هەتاکەی من بکێشم نازت هەتاکەی من بکێشم دووریت هەتاکەی من بکێشم نازت دوعا دەکەم شەو ڕۆژان من بسووتێنێ ئاهۆڵای من دوعا دەکەم شەو ڕۆژان من بسووتێنێ ئاهۆڵای من. سڵاو هاوڕێیان ئازیزان، من هونەرمەند حەمەڕۆ کەرکووکی بە مەبەستی بەشداریکردنمان لە هەڵمەتی خۆپارێزی لە پەتای کۆڕۆنا هیوادارم هەمومان بتوانین پابەند بین بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و پزیشکە بەڕێزەکان بۆ ئەوەی خانەوادە و کەسوکار و ئازیز و خۆشەویستانمان بپارێزین لە مەترسی ئەم پەتانە گریسە. ڕاستەمانەوەمان لە ماڵەوە بێتاقەتمانەکات، بەڵام ئەتوانین کات بەسەر بەرین بە خوێندنەوەی کتێب و بینینی فلیم و سەردانی کۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنجامدانی وەرزش. لێرەوە پیرۆزبایی گەرم لە ناخی دڵمەوە لە هێزەکانی ناوخۆ و کەرتی تەندروستی و کۆمپانیاکانەکەم بۆ ئەو ئەرکە پیرۆزەی کاڵ ساوندپی. هیوادارم بە هەمومان بتوانین کاریگەری ئەم پەتایە تێپەڕێنین و ژیان وەکو خۆی ئاسایی بێتەوە. سڵاو عزیزان و خۆشەویستان، داواکارم لە بەڕێستان لە ڕێم کەناڵە جوانەوە کەناڵی سەتەلایتی گەلی کوردستان با هەمومان پابەند بین بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەوە. داواکارم لە بەڕێستان هاتوچۆکە بکەنەوە لە ناو شارەکانە بۆ ئەوەی کە گیانی هەموو لایەکمان گیانی ئازیزانمان سەلامەت بێ بە پشتیوانی خوای گەورە. ئەم بارودۆخەش کۆتاییەت و ژیانی ئاسایی ئەگەڕێتەوە بارودۆخی خۆی. داواکارم لە بەڕێستان با هەمومان پابەندی ڕێنمایەکان بین لەگەڵ ڕێز و خۆشەویستی براتان. شوان قەرەداغی. سڵاو عزیزانم، بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک و دووربن لەم ڤایرۆسە کە لە ئێستا بەرۆکی گرتوین. حەزم کرد باز لەوە بکەم کە من وەکو خۆم چۆن ڕۆژەکانم بەسرە بەم جگەلەوەی کە جیاوازیەک هەیە لە بینی ئێمە و کوردستانە بەڕاستی ئەبێت هەمومان دەستخۆشی لە حکومەتی کوردی بکەین کە سلمانیان میلەتی خۆیان خۆشەوێ. جگەلەوەی کە لەلای ئێمە توشبووەکان زۆر زیاترن، بەڵام هیچ شتێک نییە کە پیشانی خەڵکی بن کە میلەتەکەی خۆیان ئەوێ. لەگەڵەوەی لێرە ژیان بەردەوامەوەکون خۆی و بەردەوامیش ڕۆژانە کەسانێکی زۆر تووشە بن. بە هەر حاڵ من حەزم کرد باز لەوە بکەم کە ڕۆژەکانی خۆم بە وەرزشەوە بەسەرە بەم، بە موسیک، بە تەمرینەکەم بە گۆرانی وتن. بەڵام با بڵێن من ناتمە هۆڵی وەرزشەکان تەمرین بکەم، لە دەرەوە تەمرینەکەم. لێرە هەموو مەنتیقەیەک شوێنێک دروست کراوە کە لە دەرەوە توانی وەرزشکەی.
بەڵام لە ماڵەوە ئەتوانن شناو بکەن، ئەتوانن هەستن و دانیشتن، ئەلمۆیم جوڵەیە بکەن لەبەرەوەی دانیشتن بەرامبەر تەلەڤیزیۆن و فلیم و هەڵقە و کۆمەڵێک لەم شتانە زیاتر با بڵێن نەخۆشتانەخا و لەشتان ئەو بەرگریەی نامێنێ کەمە بێتەوە کە بتوانێت بەرگری لە خۆتان بکات ئەگەر لە حاڵەتێن ڤایرۆسە شاکە توش بن و وانەگە تووشی کەسیش بێ. بە هەر حاڵ زەرورە وەرزش بکەن. ئەو کاتانەی کە بەردەوام وتوتە کاتم نییە و کۆمەڵە شت حوسوتە بیکەی و نەوتوانیوە وڵای ئێستا فرسەت تاتوانی بیکەی لەبەرەوە کات بە فیڕۆمێن. بەڵە خۆشەویستانەوەی بینیتان کۆمەڵێک پەیامی هونەرمەندانی خۆشەویست بوو بۆ تۆی ئازیز کە لە ماڵەوەی ئێستا ئێوەش دەتوانن لە ماڵەکانی خۆتاندا ڤیدیۆمان بۆ بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0 657 کە ڤایبەر و وەتسەپ و تەلەگرامی لەسرە یاخۆد لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە پەیامەکانی خۆتان لە ماڵەوە بەچی خەریکن تا چەند پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستین. دەتوانیت تۆی بینەریش ڤیدیۆمان بۆ بنێریت و لە شاشەی گەلی کوردستانەوە ئێمە شەوانە پیشانی ئازیزانتانی دەدەین. چەند ڤیدیۆیەکی تر ئامادەیە و بەیەکەوە بینەر دەبین. سڵاو، بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا تکە بە هەمومان لە ماڵەکەماندا بمێنینەوە و بەیڕێی ڕێنمایە تەندروستەکان بکەین بۆ ئەوەی هیچ کەسێکمان هیچ ئازیزێکمان لەدەست نەدەین بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. ئازیزان خۆشەویستان، وەک لای هەمووان ڕوونا بەبێ ڕێنمایەکانی تەندروستی ئێمە هەمومان لە ماڵەکانمان دەمێنیەوە. بەڵام گرنگ ئەوەیە کە هەمووان پێکەوە ئەم دەرفەتە بە دەرفەتێکی گرنگ ببینین بۆ خۆبەهێزکردن و خۆپتۆکردن و خۆپێگەاندنمان. من لە ماڵەوە خەریکی دووسینی خوێندنەوە دیزاینکردنی پەیامەکانم تاکو بتوانم لەم دەرفەتەدا کۆمەڵە ئامانجێک بپێکم. بۆیە پێویستە هەمووان پێکەوە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببینەوە، لە هەمان کاتە ئەم دەرفەتە ئەم کەرەنتینەکردنە بکەینە هۆکارێک بۆ خۆبەهێزکردن و خۆپتەوکردنمان. لە ئەنجامدا ئێمە خودی خۆمانی قانزانجمان کردو و سوودمان بە ناخی خۆمان گەیاندووە. بۆ پێکەوە پێویستە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببینە و لە ئەنجامدا خۆمان پێبگەینین خۆمان بەهێزکەین. بەڵێ بۆ خۆپێگەاندنمان لە ماڵەوە. سڵاو، بە هەموومان پێکەوە خۆمان و ئازیزانمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا بە پابەندبوونی ڕێنمایە تەندروستیەکان. مرحبا، لنكون معجبا لوقاية الكورونا فيروس بإرشادات التعليمات الصحية. Hello guys, let's do the hygienic instructions to protect me, you, my family, your family or your friend, and other people. This is for destroying the coronavirus. Don't be afraid. This is a temporary disease on the world. Stay home. بەڵە خۆشەویستان، ئەمە وێنەیەکە کە تەواوی ئەندامانی خێزانەکان لە ماڵەوەن، بەڵام ڤایرۆسی کۆرۆنا توانای ئەوەی نییە کە بێتە ناو ماڵەکانمان ئەگەر ئێمە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بین. بە هەمان شێوە ئەمە وێنەیەکی تری کارمەندانی پزیشکیە ئێمە لەبەر ئێواسیەکانی خۆمان خسۆتە بەر چالاکیەکانی ڤایرۆسی کۆرۆنا. تکایە لە ماڵەکانتاندا بمێنەوە و لە ماڵەکانی خۆتاندا کاتەکان بەسەر بەرن، هەرچەندە کاتەکان بە قورسی و بە زەحمەت تێپەڕ بێت، بەڵام ئێمە بەمە دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزین. تکایە لە ماڵەکانتاندا بن. دەچینە چەند گرتە ڤیدیۆیەکی تر کە پەیامیان هەیە و فەرموون. بۆ ئەوەی ئازیزان و خۆشەویستانم لەدەست نەدەم، من پابەندی ڕێنمایەکان و لە ماڵەوە و ناچمە دەرێ. تۆش ئەگەر هەمان بیرۆکەی منت هەیە ئەوە لە ماڵەوە بۆ مەچۆ دەرێ. بەبوونمان لە ماڵەوە دەتوانین ڕوبەڕووی کۆڤید-19 ببینم. بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هاونیشتیمانیانم. هەموو لایەک تەندروست باش بن. سپاس. هاوڵاتیانی بەڕێز، ئەم کاتتان باش. ئەمە هەندێک ڕێنماییتان بەمێ هەندێک ڕوونکردنەوە دەربارەی ئەم ڤایرۆسە کۆڤید-19. زۆر لە هاوڵاتیان پەیوەندیمان پێوە ئەکەن کاتێکەوە ئاو لە لووتیانێت یا خوڕیان هێشێت ترسی ئەوەیان هەیە کە ڕێک وایە توش بین بەم ڤایرۆسە. هیوادارم ترستان نەبێ و ڕەشبین نەبن، ئەگەر چونکە بەڕاستی ڕاستە سمتۆمەکانی هەڵامەت و سەرما نزیکە لە سمتۆمەکانی کۆڤید-19ەوە. جا بە نیسبەتەوە ئەگەر هات تووشی و حاڵەتە بوون لە ماڵەوە بن مدەی 14-15 ڕۆژێک وەردە ئەگەر سمتۆمەکان بەرەو دابەزین ڕۆی ئەوە زۆر چاکە و هیچ گومانی تیانە. بەڵام لە حاڵەتێکە ئەگەر هات و هەناسەتان قورس بوو
ویستان بچوورن هەناسەدان قرس بوو یاتوانێت هەناسەدانتان زۆر کەم بۆ ئەو کاتە پەیوەندی بکەن بە خەستەخانەوە بۆ وەرگرتنی چارەسەر. جا هیوادارم کەوا ڕێنمایەکانی پابەند بن بە ڕێنمایەکانی پاک و تەمیزی ئەوانێ بۆ نمونە چوونە هەشت شوێنێک و هاتنەوە دەستان بۆ ماوەی 20 بە ئاو سابون بشۆن و هیوادارم کەوا ساڵێکی کەوە بە ڕێگاشەوەیە هەتا ئەم وەختە ڤاکسینێشن پیا بێت و هەموو کۆمەڵ تاکێک ئەتوانێت ڤاکسینێ بکرێت زەدی ئەم ڤایرۆسە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک لەگەڵ ڕێز و سلاوی دکتۆر سالار ئەحمەد لە شاری نۆتیگام. بەڵە خۆشەویستانەوەی بینیتان ڤیددیۆیەکی زۆر جوان بوو کە هەوڵاتیان لە ئێستادا بە هەچ ڕێگەیەک بێ بە هەچ شێوازێک بێدانەوە لە ماڵەکانی خۆیان بێنە دەرەوە چونکە ئێستا کەرەنتینەیە و خەڵک ناتوانێت بێتە سەر شەقامەکان بە هیوام ئەم بارودۆخە زوو تێپەڕین چونکە شەقامەکان با هاوڵاتیانەوە جوانە. کۆتا ڤیددیۆی ئەم شەومان ئامادەیە بەڕێستە هاڵەتیف کە ساڵانێکی پێش ئێستا ئیشی فۆتۆی کردووە لەم ماوەیدا کە کەرەنتینە و لە ماڵەوەیە کاتەکانی بەوە بەسەردەبات کە ڤیددیۆکان و ڕسمەکانی خۆی چاک دەکاتەوە و ڕێکیان دەخات بەیەکەوە بینەری دەبین. لەم ماوەیە کە لە ماڵەوەی بەهۆی نەخۆشی کۆرۆناوە ماوەکەی زۆر دوور درێژە ناچار بووین بە خۆمەشغوڵکردن بە وەبژارت و جاکردەی وێنەکان خۆشویستی بەزیاو ڕەنگاڕێک بەزیاو فرسەت ئەو کتێبانی کە هەمان دەربارەی مۆزوعانە دووبارە ڕێکشاخینەوەنێ لەبوو نەوێشانە جاکردنەوەی پانۆرامایە و جاکردنەوەی دەستقوتانی کۆرتێکی شەخسی و ژیان ڕۆژانەی خەڵکو وێنە ڕەش و سپێکان هەر بۆی بەتاقەت دەبین لە ماڵەوە بەسەر کتێبەکانمانە دووبارە هاتینەوە ئەوەی پێویستمان بوو جیامان کردەوە بۆ خوێندنەوە ئەوانی کەش خوێنەلاوە پێویستمان نییە بلەم سەردەمەیە سوودێکی زۆرمان لەم کاتی جەرەتی دەکردنا لەسەر لە مێژەوە وتویانە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. ئێستا خۆمان دەپارێزین تاکو داهاتوویەکی باشمان هەبێت. ڕێگاکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا زۆر ئاڵۆز و قورس نییە. تۆی هاوڵاتیش لە خۆتی قورس مەکە.
تەنیا ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی لە ماڵەکەی خۆتدا جێبەجێ بکە و ئەوەی ئێستا ئێمە بەڕێ دەکەین لە داهاتوودا دەبێتە یادگاریەکی زۆر جوان کە ئێمە چۆن توانیمانە ئەم بارودۆخە ناهەموارە تێپەڕێنین. ئەم شەویش لە ماڵەوەین کۆتایی هات خواتان لەگەڵ.